دایک و باوک بۆ پەروەردەکردنی مناڵە کات و دەستپێکی خوێندن ساڵی خوێندن هەر ئەوەنێ کە تۆ بتوانین زانتا و جلوبەرگ و دەفتەر و پێنووس و ئەو شتانە بۆ مناڵەکان بکڕی نەخێر بەڵکو پێش دەستپێکی قوتابخانە ئەبێت هەموو دایک و باوکی ئەرکی ئەوەیە کە مناڵەکانی ئەچی بۆ قوتابخانە ڕێز لە مامۆستاگری ڕێز لە دەورە پشتەگری ڕێز لە هاوڵەکان تەگری ئەو ئامۆژگاریانەی کە وا لە منداڵەکەکە قوتابخانەی خۆش بوێ نەکڕتی لێبێ نەک ئێمەوا لە مناڵەکانمان بکەین بە مامۆستا بیترسێنین بە مامۆستا وات لێکە ئەگەروان نەخێر وا لێ بکە مامۆستاکانی خۆش بوێ هاوڕەکانی خۆش بوێ قوتابخانەکەی خۆش بووە. هیوادارم دایک و باوکان پشتگیریەکی تەواوی مناڵەکانیان بکەن و کاتەکانیان بۆ ڕێک بخەن کات بۆی بەیانیان زوو هەستن لەخۆ و شەوان زوو بخەون کاتەکانیان بۆ ڕێک بخەن لە کاتی خۆیان و ئەگەر مناڵەکانیان پێویستیان بۆ کە هاوکاریان بن بۆی کە لەوانەیە کا بۆن مەسەرکەوتوو نەبوون یا شتێکی لەو بابەتە بتوان پشتگیریان بکەن و یارمەتیان بن و دەرسەکانیان لا خۆش بکەن و لایەن ئاسان بکەن و تۆزێکی مناڵەکانیان ئەو کاتە ئەلکترۆنیات و ئەو بابەتانە بەدوور بکەن. لەسەر دایک و باوک پێویستە کە لە دوای دابینکردنی پێویستی قوتابخانە دوومین دەبێت زۆر بە جوانی تیان بگەینی تەربیەتیان بداتە کە هەرچی چێ لە قوتابخانە. دوومین دەبی زۆر بە ڕێک و پێچی کاتەکانیان بۆ جێبەجێ بکە بۆ ئەوەی لە دوای قوتابخانە چی بکە لە دوای قوتابخانە چی بکە. سێمین دەبی لەگەر زۆر بەڕێز بێ لەگەر ڕێزی مامۆستایان بگرێ و ئامۆژگاری مامۆستا وەرگرێ و دەرسەکانی بەس ڕێک و پێچی بخوێنێت.